بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على شفيعنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. گەیشتبووین بە بەڵگەی هەشتم لە بەڵگە و سەرچاوەکانی فقهی ئیسلامی بە ناونیشانی العرف. عرف معنای چییە؟ هو كل ما اعتاده الناس وساروا عليه من كل فعل شاع بينهم أو قول تعارفوا إطلاقه على معنى خاص لا تؤلفه اللغة. ما بس كيتسيا ليرا عرف هموشته كوا خلق خويان بيقرتبي، يعني مثلا بابلم أو تبعات يوان بي عادة يوان بي لسر أو كارا بيك ودرون يان خويان مثل بابلين با وشيق قرتيا وشيق بكاردين لنا خويان أو شاء أو منطقة بتني أو قركا أو شارع أو دولتا بتنيا بكارديني بلام ئەگەر بین تەماشا بکەین نا ئەو فعلەیە کارەکە نا بەتایبەتی قەولەکە لەگەڵ زوبان و لوغا زۆر لێک نادا. یعنی ئێستا مەسەل بۆ نمونە ئێمە لە لوغای عەرەبی بە وەلەد چی دەگوترێ؟ وەلەد کچ و کوڕ دەگرتێتەوە. يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين، وانيا كاتا ليرا ولد بمعنى تستي بمعنى كسو كرتي وكل لغة. بەڵام لە ناو عەرەبان کاتێکە باز لە وەلەد دەکرێ مەبەستیان کوڕە نەکچە، بەرامبەرەوە یەکسەر دەڵێن بنتیان زیاتر وازحەوە کاگەر بڵێن ئەو وەلەدبی دەڵێن وەلەدەشی بوو ینی کوڕەشی بوو، بەڵام گەر بڵێن بینتەنشی بوو ینی کچەشی بوو. جا ئەلێرە گەلک جاروا دەبی کێشە لە بۆمان دروست دەبی، دەڵێ باش ئەگەر یەک بڵێ من ئەو شتەیە دا وەلەدی خۆم ئیجا کچ و کوڕی هەبوو، ئێمە بەپێی لوغە بڕۆین کە بدەین بە کچ و کوڕەکان، یاخۆت بەپێی عورف بڕۆین کە با بڵێن بۆ نمونە خاصبی بە کوڕەکان. تێدەلێت تەمەشا دەکەین ئەگەر زانیمان یعنی ئەو وشەیە ئەو وەلەدەیە باوە زۆر لە ناو ئەو خەڵکەیە هەر لە بۆ کوڕ بەکاردەینن، ئەو کاتی ئێمە دەلێن ئەخر مەبەستی ئەو پیاوەیەش بە تەنیا کوڕەکەی بوو نەک کچەکەی بوو. لەبەرەوە با مخالەفەی غەزوی ئێمە دەدەین بە چێ؟ دەدەین بە کوڕەکە. مەسەل ئێستا باس لە باسی گۆشت دەکرێت کە دەلێن گۆشت خۆماسیش گۆشتە، یعنی خەریکە بڵێم پێشتر کە دەتگۆ گۆشت یعنی گۆشتی مریشک و مراوی و ئەوشی دەگرتەوە، ئێستا کە دەلێی گۆشت عورفەکە ئەوەندە زال بووە عنی مەبەستی بەسیە حیوانی گەورەیە وانە کەواتە ئەوە لێرە عورف وای لێکی دێ کەوابی مادەم عورف وای لێکی دەبی بەیانیەکە شتێک دروست بوو لە نێوان دوو کەسان ئێمە دەلێن عورف و عادەتەکە لەوانەیەک بڵێن ئیش بە عورفم کردیە، ئەوتریش دەلێ وەڵام من ئیشم بە لوغە کردیە. ئێمە دەلێن ئەگە عورفەکە بەڵاو ببیەوە لە ناو خەڵکەکە هەموو ئەو زبانیان بەکاری نابیان ئەو فعلەیە ئەو کارەیان بەو شێوازە بەکاری نابی، ئێمە دەستنا سەر عورفەکە ئەو دەبێت بەچێ بە سەرچاوەی شەرع، یعنی لە کاتی کێشەکە لە نێوانیان ئەوەیە. زۆر جا طبعا عورف زۆر بەکارتێ لە بۆ زۆر شتان، یعنی مەسەل ئێستا لە زەردەلێ لە خینی کەمە تو عەفو درایەتی پیس نییە بەس خوین زۆربی پیسە، دەلێن کو بزانین دەلێ عورفەن، يعني عرف دەلێ وڵا ئەوە زۆرە گوتی وڵاو چەند زۆرە و قەلبتەم بوویتە خین معنەوە پیسە، بەڵام گەڕوتی ئەو هیچ نییە شتێکی بەسیتە معنەوە خاوینە لەوانەیەکەوە عەفو لێ درایە. زەمە بەسمە لێ عورف ئەوە معنایەتی تەما عورف و عادە لە زبانی عەرەبی بە یەک وشە یان بە یەک معنە و مرادیف بەکارتێت. جا ئەو عورفە بەڕێزان دەبتە دوو بەش، بەشێکی عەمەلیە بەشێکیشی قەولیە. بۆ نمونە بەشی با بڵێم عەمەلیەکە ئێستا شتێکمانەیە پێدەگرێت بەیع المعاتات. بەیع المعاتات معنای چییە؟ خۆی لە بەیع ئەسڵ وایە تو بڵێ ئەو شتەم فرۆشتە تو ئەوش بڵێ لێتم کڕی بەوەندە پارە بڵێ قبولم کرد، ئەوە سیغە پێی دەگوترێت. بەڵام زۆر جار وا دەبی بەیع المعاتات هەیە. معاتات چییە؟ دەزانی مەسەل ئەو ماستاوە ئەو ببسیە بە چەندە، یەکسەر هەر دەگری پارەکەی خۆت دادەنێ و دەڕۆی، بەرامبەرەکەش ئەنجام بە زیاد بیوان یە جاری وا دەبێ قسەیەش ناکە ئەدێەوە هیچ ئەودی بەکاردات لە نێوانیان. بەڵام مادام ئەوە بوویتە عورفێکی عەمەلی بە معاتات پێوترێت تەسلیمکردن و وەرگرتن ئەو بەیعە هاتیە. ئەگەردا خۆ مخالەفەی گرێبەستی کڕین و فرۆشتنە کرێبەستی کڕین و فرۆشتن دەبی بڵێ ئەوە بە چەندە ئەوە بەوەندەیە ئینجاوە دەلێەوە لێتم کڕێ وش دەلێتە قبول کرد پارەکەی تەسلیم بکە شتەکەی پێ بدە. بەڵام ئەوەی کە مەباسماکرد مخالەفەی ئەو ئیشەیە کە لە ڕووی شەرعیەوە کرایەوە بەس مادام عورف وا دەلێ شتێکی شەرعیە و لە جێگای خۆیتی، یان عورفی قەولی ئەوە لۆ جەنابتان باسما کرد وشەی وەلەد بە نێر و مێ دەگوترێت لە زوبان، بەڵام بە عورف بە تەنیا بە نێر دەگوترێت، یان لەفزی گۆشت لەحم
گۆشتی ماسی ناگرتەوە کەواتە مەسەل ئەوە ئەگەر بڵێن یەکێک بە یەکێک بڵێت توم کردبەوە چیلی خۆم بڕە گۆشتم بۆ بکڕە ئەویشت دوو ماسی لە بۆ هینە ئەو ماسیە لە بۆ چێ دەکەوی لە بۆ ئەو وەکیلەکەی دەکەوی نەک لە بۆ وەکیلەکەی دەڵێ بابم بەتم گوت بڕە گۆشتم لۆ بینە تو ماسی لۆمینە ئەویش دەڵێ ماسی گۆشت نییە دەڵێ عۆرفەن ماسی گۆشت نییە لەلای ئێمە گۆشت یعنی حیوانی گەورە بڵێن بۆ نمونە کەسی تو ماسی لە بۆ مینایە کەوابی ئەو ماسیە ئەوە عادی خۆت ئەگە بستنە مەحکەمە و شکات بکەن لە بۆ چێ دەکەوی لە بۆ ئەوەی کەوا پشتی بە عۆرف بەستایە ئەوە ئێمە بەسمان کە عۆرف دەبێت بەچێ بە سەرچاوەک لە سەرچاوەکانی فقهی ئیسلامی جا ئەو عۆرفە ئایا قەولی بی یان عەمەلی بی ئەویش دەبێت بە دوو بەشێک دەلێنێ عۆرفێکی عام بەشێکیش پێ دەوترێ عۆرفی تایبەت و خاص عۆرفی عام ئەوەیە کە زۆربەی وڵاتانی دنیا ئەو شتە باوبی لە ناویان عۆرفی خاص پەیوەندی زیاتر مەسەل بە کۆمەلە کەسانێک وایە ئێمە زۆر جاران بەڕێزان دەڵێن عۆرف تەبعاً لە زۆر بابەتی فقهی تێتەناو زۆر بابەتی فقهی گەلە جار دەڵێن ئەوە ئەگەر مارەی دیار نەکرابوو مەهرولمیثلی دەکەوی یان گەلک جار دەڵێن زەکات لە زێری ژنان ناکەوێ مەگەر بگات بە حەدی ئیسراف ئێ باشە چۆن بزانین حەدی ئیسرافە دەڵێ بە پێ عۆرف و عادەتە عۆرف و عادەتیش جاری وا دەبی عامە یعنی لە شارەکەی لە وڵاتەکە هەموو دەزانن عۆرفەکە چۆنە یەک عۆرفیانەیە جاری واش دەبی نەخێر عۆرفەکە تایبەتە ئێستا خۆمان ناخۆمان لەوانەیە نەخت و مارەی لە منتیقەی دهۆک گرانتر بی لە منتیقەی هەولێر لەنا هەولێر مەسەل ئەوانەی کە پێیان دەگوترێ هەولێری لەوانەیە ئەوان نەختی ژنانیان گرانتر بی تاوەکو زیاتر ئەوانەی کە با بڵێن غەیری هەولێری بن کرمانجەکان بیان ناوی دی لێ بنین ئەوە کەوابی پێی دەگوترێت سێ پێی دەگوترێت عۆرفی تایبەت و عۆرفی عام ئەسێک لە جۆرانەی عۆرفی عام كدخول الحمام من غير تقدير مدة المكث فيه يعني چونە حەمام و خۆششتن و کە قەدیمە بۆ ئێستاش دەتوانم بڵێمەوە لە زۆربەی وڵاتان وایە کە دەچی هەر جێگایە گەر حەمامی پارەکەی دیارە بۆ هەموو خەڵکێک پارەی خۆ دەدەی و دەچی حەمامەکە يعني کەوابی ئەوە عۆرفەشی عامە بەڵام عۆرفی تایبەت وەکوان دەگەو نمونانەی تازەی نامانیان لە منتیقەی بەلای دیالە و شت وەکو مامۆستا نمونەی بەوە دەینتەوە کاتێک مەسەل دەچووی پێشانیش قەدیمە عۆرفە هەبوو نا کوردەواری خۆمان ئەگەر بچی بای سەر شینایی تەماتەت کڕیبایە خارت کڕیبایە نازانم ئەگەر ئەوەی بە تەمەنوی پێیان دەگۆ سەربار یعنی بارەکەی تو چەندە ئەوە شتێکیان ئیزافە داویشتە سەرێ ئەوە لە منتیقەی لای دیالەوە لای پێیان دەگوترێ عەلاوە يعني كانوا شيرينية أو عندك إيش دي زياد داون السر أو عرفك بو يعني أجر أو هاي نكرد بايا عيب دار دبو ذا أوانا بلا مو تايبته بهند الزجاج لو أنا لهند الزجاجين يا حتى أو ماري مؤجل ومعجل أو عرف داينا بيشتر نبوة أصل ناخد أو يبيشيشكها بەڵام ئێستا عۆرفەکە ئەوەندە زال بووە ئەوەندە ئافرەت داکوشی لەسەر نۆزدەکەی دەکاتونەک و مافم بخورێ و شکاتە و تەلاقە و نازانم چییە گەلە جاروا دەبی خەریکە لە بلێم لە مەلایانیشیان تێکدایە یعنی کە ژن مارە دەکەن ڕۆژێک بە مامۆستاکەم گوت وتی مامۆستا لەسەر نۆزدەمان مارە کرد گوتم نۆزدەی چێ یعنی تو یادی باسی و پێشیشیەکەت نەکردوتی ناوەڵە گوتم بۆ ئەخر تۆ ئەوە دەبتە مەهەر ئەوەی لە ناو لەفزەکە دەگۆترێ ئێتو حەقوایە کاتێک مارەی دەکەی بڵێ پێشەشی چەندتان بۆی کردیە و مارەیەکەش چەندە بڵێ با بڵێ موئەخەرەکەش چەندە هیچەکە دەلێی لە تو مارە کرد بڵێ بەوەندە وەکو پێشەشی ئەوەندەش وەکو پاشەشی ئەگەر نا ئەوەی پێشەشیەکە دەبتە هەدیە کە بوو هەدیە بەیانی بۆ قەزێکی تەلاق ئەوەی باس کرایە لە ناو عەقدی نیکاحەکە بەتەنیا ئەوە مەهرە هەدیەش بە شیمانبوونەوەی نییە بەڵام قەزیەی مەهر بەسرایتەوە بە نیکاح و تەلاق و عەقدێکی ڕسمیە ئەو عەقدەیە بەیانی لەو کێشە و مشکیلە ئایا دەبتە خولعە یان دەبتە تەلاقێک چێخ تاوانبارە کێ زیاتر پارە دەداتەدا ئەوی تر ئەوە بەتەنیا ئەو کاتی حیساب لەسەر ئەو نۆزدەیە دەکرێت وەڵڵای ماوەسە من ڕاگەم لەوش نییە ئەیوەتم وەڵڵای خۆ ئەو عۆرفە لە ئەسڵەنیش ئەتو باس لە شتە کردیە ئەوە هەربوونی نەبووە لە قەدیم يعني لا قديم هذا النبي عليه الصلاة والسلام ده فرمي سد فيها التمس ولو خاتما من حديد يعني لا تمارك إلا سنة ونديك القرآن ده زاني هو في شيء خلاص بس لا مؤخري هردية بلام كمت معنا وسقنا ما عرف وايد كرد لسرتا وقوتيان كان ما بنية الشباش دمس قال بابا بينزيد لي ورناغرين السم سعادة دكيني زاوا لبروي مادام نيتا باوا قرد بي بينزكي دي سرفكا
دوایە وردە وای لێ هات ناوەلا بە تەواوەتی ئەوەی پێشەکەش دادنێ ئەوەش ئیزافە لەسەر ئەوە طبعا عرف داینە باشە بران واضحە ئەنواع العرف طبعا عرف بەهۆر دوو زۆری وە هەر زۆرێک لەو زۆرانش کە دەبتەوە دوو زۆر و دوو بەش ئەوانیش هەمویان پێکەوە دەبنە دوو بەشی دیکە یان عرفی صحیحە یان عرفی فاسدە عرفي صحيح أوي برزان هو ما تعارفه الناس دون أن يحل حراما أو يحرم حلالا عرفي صحيح أوي لنيوان خلقك باو بيوشتيا بلان بمرزق حلال حرام نكا حرامش حلال نكا هر كاتك أوبو كاتا عرف تصادمي كد لقال شرع أو عرف قبول نية إذا لبروك أوي قبول بون منا أفرد دلت أمن أو ماري خم نختي خم دكان بدو باش شي معزل باش شي مؤجل أو ما نعمل نية يعني سعرف شديكا بلا بويتو هرتان دور لا الرجال برد إلى بوجدان ما شاء الله ما خراب دكان استبع عرف زور مشكلة جورا بوا بيشان عرف أوابو كتو مسألة يكد ما ردا كرد بلنبونو منا يقول دانغوتي نيشان نازم لهذا زين دانغوتي نيشان نازم ديرتسيان شتێکی بەسییتیان لەگە خۆدا سەفیەک و نازانم کراسە گوشتێکی عباە کوشتێکی زۆر سادە بوو هەموو دەرنێتە 300,000 دینارە ئێستا کردیانە 2 ملیۆن باشە ئەستا لە 2 ملیۆن ژەڕانەوەستانە جگە لەو شتە شەرعیەکان ئەستا دەستێت چاجا دەبی قەداعایە چی ئەوەی لەبەر دەکات دەبی ئەوی لەبەر بکاتەوە جارێک نازانم لۆ ڕسمگرتنێ جارێک شەکرا خواردنەوەی ئەو خاصن لە منتیقەی سولەیمانی لەو لای زیاتریش يعني لو أنا غير عصابك أو أنا مصاريفي حتى هذا يوازيه يعني بقدر نختي جلش دي كجدر دسي هذه أوقاتها مشاكل وبيته مشكلة شيء زور جورا يعني كلحد يخوي درسه بو مخالفة وإسراف كرا وده بتعرفه شيء فاسد بالراس أو آيفون دي آيفون زوج بذات سنوعة يعني بيري بدي بالآخر موديل بزام بزيد برقية بسندي يعني وناكري بلا مگر وات ما نعني بلا والله نختي خو ما باش شيء استبدا باش شيء دعاء بدا والله خو خير دونسي زاوية كبدا والله لا صدام مسقال زر ما ردكين بلا والله هر بنزما يا افرت الشر ريبي بلا بنزي يجيكم مؤخره وبنزجبا مقدمه بي اواش شي باشا زاو عرف الاصل واوهابه والله ورده وان لكرت اسلا لا تزاوز كرديا هذا عرفي فاسد وما تعرفه الناس ولكنه يحل حراما ويحرم حلالا كاختلاط النساء بالرجال في الحفلات العامة أولنا كردان زور الشاعر رجبلة كنا زامس هر خوشيك بلا زيادة شكراني خواهي بكان كرك دستيك دقرنو شايب طبعا أوا زائز نية يان بيشيش كردني مثال مادي هوجبر و سرخوشكر و لكاتي مناسبات ياخذ بيشان زقارة وشتيان دا لتعزيان لججنانة أو طبعا همو شتيشي مخالفي شرع أو بيدر عرفي فاسد طبعا عرف لبرو برزان ببي قوم وعشيرة وزمان وكاد دقوري لبرو أو بابتاني كالسر عرفي جداب مزري ببي كات وسات وزمان دقوري لبرو بابتك لأصول فقه تغير الأحكام بتغير الأزمان والعادات حكم دقوري ببي زمان ببي عادتي أو خلقها مثل تماشا كاين يقلو شتاني كمثل مذهب امام الشافعي قولي قديم وجديد هي باش يشي لسر عرفي مصر وعراق بوا كامام الشافعي مثل راي كان يقوريا السردمي امامي ابو حنيفه بيز بالتسكيه الشهود نبو شكا خلقهم زور بي تقوى ابو باش بون هر كامد بينا بايا انسان يشرق بو كابو سردمي امامي ابو يوسف ومحمد كر حسن الشيباني كجورترين دو فقيه وطلبه خوي بونا كنيز بو بدن بقن باستي او تماشا دكين كزماني اوانتين شادي او ها قبولناكم برا هاي دبي كسانك بين تسكيام كم بلا او انسان عادل انت وكلبو مثل مار بريني بجنا ياخذ زياده قضيه معاملات وشتا او شاهد عادلانه بكاربينين مرزكان يشكردن بعرف أو صار مرزا معناها ألا يكون مخالفا للنص أو من باسكر نابي مخالفة دقق بي وأن يكون مضطردا أو غالبا بيت عرف مضطرد أو يعني سطا صد أو خلق وهابك يعني نقبل والله بيسكز بك سلكز نكا والله هو عرفي ما خلكاك هو دبت عرفي تايبتي خود أو غالبا ياخذ بلاني كم سطان نوات هشتاي لو خلقه أو كارا أنزام بدا أو كاتي دبيت بعرف وأن يكون موجودا وقت إنشائه نابي بلين استد اسمان بعرف فكرت أو عرف دبي بيشتر هبو بيت وأن لا يوجد قول أو
في عمل من العاقدين يفيد عكس مضمون العرف. اوش نبد او مقصدي سيا برزان زاري واد بي ما عرفك مان هي عرفان اصل وايا مثل بلنبون منا لكاتي سر خوشي بلنبون منا يا لكاتي جماره برين او شتيا بدريت بفلان كسيا يعني او مالا او شتبدات بو مالا يعني لما راه برين مثل دبي مالي زاوا او لبو كسبكن يعني مالي كس او لبو مثل بوشي خوان بكن عرفك بلين وايا بون منا بەڵام ئەتوو خۆت پێش ئەوەی با بڵێم ئەو کارە ئەنجام بدەیت دەڵێ برام بە مەرجەک ئەمن ئەو خوشکە مارە دەکەم ئەوە من مەسەل ئەو ئیشەی ناکەم ئەوە عادی خۆتامی عۆرف لەسەر تو دادەنێ بەڵام تو خۆت لە سەرەتاوە دەلێ من ئەو مەرجەی دادەنێم ئەوە عادی من نەبی عادی خۆتامی بەرامبەرەکەش قبول بکە دوای ئەوە کە ویستیان مەسەل مارە بکەن و یان بگوازنەوە بڵێ ئەدی ئەوە عادی گۆ نییە عۆرفەن ئەوە لە بۆی هەیە بلێ نەخێر عادی من نییە ڕاستە عۆرفان عادی منە بەڵام ئەمن بە خۆم بە زاری خۆم ڕەفزی ئەو عۆرفام کرد ئەنگۆش قبولتان کرد ئەوەیە دەلێەوە ئەن لا يوجد قول أو عمل من العاقدين يعني بيشتر قسەکەبی لە نێوان خۆیان يفيد عكس مضمون العرف يعني بە پێچەوانەی عرف قسان کردبی من ئەو شتەم لێت کڕیە عرف وا دەلێ دەبی لە بۆم بینیەوە مال بەڵام کابرا دەلێ برام ئەوە دەزانم عرف دەلێ دەبیلۆت بینمەوە مال بەڵام من ناینم دەکڕی بکڕە ناکڕی کەیفە خۆت جا منیش گوتم باشە ڕازیمە ئەوە کڕیم دوای ئەوە نابی ئەو بلێ یاڵە لە بۆم بگوازەوە مال ئەم دەلێم ڕاستە عرف دەلێ بگوازەوە مال بەڵام من بەو مەرجەم بە تو فرۆشت کە ئەتوو بە خۆت بیبێەوە مال وازەحەوە نییە ئەو کاتی عرفەکە دروست نابیت و بەڵکو ئەو عەقدەی کە لە نێوانیانە ئەو جێبەجێ دەکرێت بين سەرچاوەی نوێوەم بەناونیشانی قول الصحابي أو مذهب الصحابي قول الصحابي عن مذهب الصحابي معناه هو مجموع الآراء الاجتهادية والفتاوى الفقهية الثابتة عن واحد من فقهاء الصحابة الرسول صلى الله عليه وسلم أو كوملا آراء بوتنا اجتهاديانية يان أو فتوى فقهيانية كوارد بوا لصحابة بالرزكاني پیغمبر عليه الصلاة والسلام يعني يقول الصحابة كان ديار أو فتاواندش عاتا لو صحاباني كالروي زانستي وعلمي بقود بنا الصحابة شموي وكوي يقوانا بنا باش شباشيان قيشتونا ببلي اجتهاد زاوانا فتوايان دايا وكو سار خليفك وكو دايكمان عائشة عبد الله كوري مسعود عبد الله كوري إمام عمر عبد الله بن عباس وبي كوري كعب ئەوانە گەیشتینە بە چێ گەیشتینە بە ئاستە کەوا با بڵێم یا زەیدی کوڕی ثابت ئەو عولەمای گەورەی سەحابە بوونە جا ئەوانە فتاوا و ئیجتیهاداتیان هەیە جا ئایا فتای ئەوان ئەوە فتاوای ئەوان دەبێت بە سەرچاوەشی فقی بۆ ئێمەیان نا طبعا کە مەقسەدیشمان لێ دەین فتاوای ئەوان بەڕێزان يعني مخالفی حدیثی پێغەمبەر نەبی عليه الصلاة والسلام یاخود دەربارەی ئەو بابەتە ئێمە هیچ ئایەت و حەدیثمان نەبی يخرج آيات وحديث ما نبي ما إيش بقول الصحابي ناكين بلام قريما أنت بلقي مانية لآيات ولا حديث كتير فتواي صحابك ما نيدا لأوشت جائزة يادا لأوشت حرامة إمل الروي شرعية وا دبي بابد بين بفتوى أو الصحابة ياخذ نابي بابد بين بفتوى أو الصحابة طبعا الصحابي لا أصولية كان يعني لا علماء بعام بناسي زورا زوري لو كرايا لا أصولية كان دلين هو كل من لقي الرسول صلى الله عليه وسلم مؤمنا به ولازمه زمنا يكفي لإطلاق كلمة الصاحب عليه عرفا همو كسك كجيشتي ببيغمبر عليه الصلاة والسلام إيماني بينا بي ما ويك لقلي ببيت الصحابة للصحبهاتية يعني برادراتي ولداشتي كبي بوتري الصاحب للروي عرفية وكو خلفاء الراشدين وكو عبادي لكان طبعا عبادي لكان أقاما ليبي يعني مثلا قالك سيكا عبد الله كان دليت يكسر أو عبد الله مشهورة كان دليت أو يك مشهورة عبادي لاب عبد الله كوري عمر ده قلت لي خوان للرازبي عبد الله كوري عباس خوان للرازبي عبد الله كوري عمر لقى عبد الله كوري الزبير عبد الله كوري مسعوديان لقال نية يعني أو صار عبادي لا كمشهورة يعني ذات قال زال كتب فقهية كان بذكره ما بس يعني أو صار عبد الله كوري إمام عمر عبد الله كوري إمام عباس عبد الله كوري إمام عمر لقى عبد الله كوري زبير أو سارة بلام أوي زور مشهورة لنا الصحابة وبعالم الشجورة عبد الله كوري مسعودة بلام أو لازمني أولنية يعني وكو مصطلح وزاروا كذا قلت ريتوا ذا قصة أو أصولي عن دربارة قول الصحابة سونا
هاتونا ئوسوولیەکان خوا خێریان منووسی سێ شتیان لەو کێشەیە دەرینا لە بۆمان گوتیتیان اتفق العلماء على أنه لا خلاف في الأخذ بقول الصحابي فيما لا مجال للرأي أو الاجتهاد فيه دەڵێن خلاف نییە لە نێوان زانایان ئێمە دەبی ئیش بە قسەی ئەو سەحابەیە بکەین ئەگەر مەجالی ئیجتیهاد تێ نەبوو چۆن مەجالی ئیجتیهاد تێ نییە مەسەل بڵێن بۆ نمونە سەحابە باز لە نوێژێک بکە بڵێ دوو ڕکعات نوێژ لە فلان وەختەی هەیە ئەوە مەجالی نییە چکە ئەوە بەخۆی دەزانی بیدعایە ئەگەلەکن خۆی لە عیبادەت شتێکی بینتە دەر یان مەسەل بڵێ دەربارەی ئەو عیبادەتە ئەوەندە ڕکعاتەیە خۆ ڕکعات عەدەد شتێکی قەطعیە مادام گوتی سێیە مادام گوتی دووە ئەوە مەجالی ئیجتیهاد نییە بڵێم وەڵی با بڵێن چار بڵێن پێنج ناوی باسی کردیە ئەوە زانایان دەڵێن مادام سەحابە هەموو عودولن هەموو ڕازگۆنە درۆیان ناکەن حاشەشیوان مادام وای گوتیە دیارە ئەوەی ڕاستەخۆ لە پێغەمبەر جێلێ بوو عەلەیهی سەڵات وەسەلام یان پێغەمبەری خوای بینی عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە ئەوەی ئەنجامدایە ئەوە لەو حالەتە نییە لەبەرەوە حەنەفیەکانیش دەربارەی ئەو بابەتە یعنی زۆر ئەودین لە دەربارەی حەیز هەرچەندە با بڵێن مەزەبەکانی دەڵێن ئەو قسەیە زەعیفە چکە دەڵێن ئەگەر مەش قەناعەتمان وابی قسەی عەبدوڵای کوڕی مەسعوودە وەکو بە دەلیل چکە هەندە جار وا دەبی کابرا باس لە حەدیثیش دەکات دەڵێ ئەمن خۆگە قسەی پێغەمبەری بیوەتەوە وما ئەنطیقو عن الهوى إن هو إلا وحي يوحى بەڵام ئەمن دەڵێم زەعیفە لەبەرەوە ئیشی پێ ناکەم ئیشکالم لەسەیە لە سەنەد هەیە لە ڕیزالی سەنەد هەیە وانە لا حەنەفیەکان ئیشکالیان لەوەی نییە ئەوان دەڵێن عەبدوڵای کوڕی مەسعود دەڵێ ئەقەل الحەیض ثلاثة أيام کەمترین ماوەی حەیز سێ ڕۆژە ئێدەڵێ باشە ئەوە لە چی هینایە لەکن خۆ لای خۆی دەری نەینایە مادام وای فەرمووە دیارە بیستیتی لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبەرەوە حەنەفیەکان کە زیاتر لەسەر مەزەبی عەبدوڵای کوڕی مەسعود دەڕۆن ئەهلی ڕەئی زۆرتر مەزەبی زەیدی کوڕی ثابت مەزەبی عەبدوڵای کوڕی مەسعود عەبدوڵای ئیمامی عومەر ئەوانەی زۆرتر ئەهلی ڕەئی و مەقاسد و ئەوانە زۆر بەکاردەینێن ئەوە زۆرتر بۆچوون و یان ڕەئی حەنەفیەکان ئەو خەتەی دەگرتەوە ئەوانەی زۆرتر لەسەر ئەثەر دەڕۆن و ئەهلی حەدیثن و مەدرسە حەدیثە ئیمامی مالک و شافعی و ئەحمەد ئەوانە زۆرتر با بڵێم لە چی وەردەگرن عەبدوڵای کوڕی عەباس و عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر و تێتەن زۆرتر ئەو خەتەی یعنی زۆرتر دەڕۆن ئەو دیش لە خەتەکەی تر بەهەرحاڵ هەمویان طبعا هەموو لاش ئاگامان لێبی ئیتیمان بە ڕەئی دەدەن و ئیتیمان بە حەدیثیش دەدەن بەڵام ئەو لایە زۆرتر لە لایەکەی تر لەبەرەوە مەشهورە بە ئەهلی حەدیث ئەوتر مەشهورە بە ئەهلی ڕەئی ئەوە خالی یەکەم ئەوە دەڵێت خلاف لەوە نییە هەروەها ولا خلاف أيضا فيما أجمع عليه الصحابة صراحة خلاف لەوەش نییە ئەگەر بابەتێک بزانین سەحابە هەمووی ئیجماعیان لەسەر کرد مادام ئیجماعیان لەسەر کرد کاتەوە هەلەی نییە بۆ نمونە أو كان مما لا يعرف له مخالف كتوريث الجدة السدس مثل گوتیتیان داپیر یەک لە شەشی دەبە تەواو مادام ئیجماعیان لەسەر کرد ئەوەش قولی سەحابە ئەوە مەداچارین پابەند بین پێ خالي السيمين ولا خلاف كذلك في أن قول الصحابي المقول اجتهادا ليس حجة على صحابي آخر قصي الصحابيش حجة نية لسر قصي الصحابي شدي بو سوكا أوانا ليك آستينا مادام ليك آستيبن نابي أو الصحابة بلين واجبة لسرت بابا بقولي صحابة كيتر كوابي خلافك للشيء خلافك لويا إنما الخلاف في فتوى الصحابي بالاجتهاد المحض بالنسبة للتابعي ومن بعده بلكو أما أوي ما بس معنا صحابك بي اجتهاد بك بلا بونو من مثال بني أما دلهم بوشي وازا قبلة دا بني ريتوا هركاتك أو هابكن توا من دلهم أو آياتا ما بس إخواي پروردگار لي أويا باجتهادي خوم طبعا تيد بلقو دليلي خوي ديني نلا آيات وحديث بقى عقلي ديني لجر سبري آيات وحديث تي اجتهاد دكا أو قولي أو صحابة درباري أو بابتك لو بابتانا النية بلم قطعية باز لدو سي وصار بجمارة بكتاب لي والله جيل بيغمبر بو عليه الصلاة والسلام بابتك هم الصحابة كوغنين لس أو الرئية تابلين إجماعة بابتكش لبو ما لدواي الصحابة أما لو كاتي دەبی پابند بین بە قولی ئەو سەحابەیە هیچی دی لە سەرچاوەکانی تریش ئەو بابەتە باز نەکرایە بەڵام ئەو سەحابەیە بەو شێوازە ئەو فتوای دایە دەربارەی
أو بابتا أو خلاف لنوان زانانا يبوتنا دوبوتين قول الشافعية كانوا جمهور أشعرية كانوا معتزلة والشيعة أوانا دلين مذهب الصحابي ليس بحجة مطلقا مذهب الصحابي قيس حجانية لو أوان دلين حركوا إمام مالك فرميتي كل يؤخذ منه ويرد إلا صاحب هذا القبر يعني زقال بيغمبر نبي عليه الصلاة والسلام كاس أول نية بلين والله قصي لي ورد جريته أو بكين با بلين سرساوشي فقهي وشرعي لا يخومان أو تو يعني هم رجال ونحن الرجال راسا أوان بيغمبريان بيني عليه الصلاة والسلام إنسان دين دار عالم قورا زيغار رز وقدرن بلان بلي بابن بين بي وكو سرساوة نخير ما بابن نابين برانبر أو الرأي دوامين حنفية كان وماليشية كان وحنبلية كان أوان دليل مذهب الصحابي حجة شرعية طبعا هريكو بلقوا دليل خويا أوان يجبر أمبر أوان يدي دلين أخير اگر بابلیم تفسیری آیاتك بی يعني استنباطي حكمك بي لآياتك لحديثك دليش شيء بقدر صحابان لآيات وحديث حالي بوا اوان لسردمي تنزيل بونا لسردمي دابزيني وحي بونا لبروا لزبان عربي لهم خلقك شعر زاتر بونا كوابي مادام او اجتهادي كردية ماشي تيدي بلغمان بدزدانية كواتا واجبا لو حالته اما بابا بين بقول الصحابي توايا بو اجتهادا ما صعب الكريم زيدان قصيشي وصدك هذا لا ما ترجيح دكين دلين قول الصحابي نابتا حجشي ملزمة يعني إلا دبي بابن بين بابن نبين جناح بار دبين بلام دلا أما ميل ما لبو أويه هركاتك بيني ما نصك نبو لكتاب السنة يا لإجماع هيز دليل شريش ما نبو هروالا باشترين شد أويه أو كاتي دزبا قول الصحابي بقري يعني باشتر وايا بەڵام بڵێن وەڵڵی ئەگەر دەستی پێ نەگری تاوانباری گونەحباری ناوانیە کەواتە هاتیەوە قسەشی وەسەط دەکا نەبڵێن حوجەیشی مولزیمەیە نەبڵێن هەر ئەتیادیە وەکو ئێمەن دەڵێن نا ئەمە نالێن حوجەیشی مولزیمەیە دەبی لا پابەند بین پێ بەڵام لە عینی کاتە تەمەشاش دەکەین ئەگەر وات و هیچی تر بەڵگەمان نەبوو لەبەرەوە ئەوان لە سەردەمی وەحی ژیانە ئەوان لە هەموو کەسێک باشتر لە دەقەکانی قورئان و حەدیث حالی بوونە باشتر وایە مەپابەند بین بە ئیجتیهادی الصحابة بين السر بلغي ديام بناونيشاني شرع من قبلنا شرع من قبلنا معناه سيه بالرزان هو الأحكام التي شرعها الله تعالى للأمم السابقة عن طريق أنبيائهم عليهم السلام شرع من قبلنا أويا لكل جعلنا منكم شرعة ومنهاجا أو حكم شرعيانيا كرب العالمين دايب زانديتا سر پیغمبرکانی پیش پیغمبری امام محمد المصطفى عليه الصلاة والسلام وعليهم السلام بو اوي با امتکانی خوار رابگینن زآية او شريعتي اوان بحكم اوي للاي خواي پروردگارات و دبيت بالشرع لبو اما ياخذ نابد بالشرع لبو اما لا ولام دانوي او بسيارة دلين شرع من قبلنا دو بشا بششان الأحكام التي لم تذكر في شريعتنا في قرآن ولا سنة وهذه ليست شرعا لنا بالاتفاق هندك أو حكم شرعيانا هيتها باز نكراوا نلا قرآن نلا حديث أو ببي كيشو مشكلة باتفاقها مزانا نابد بشرع لبو إما بو اتشنك خو إما غيب مانية ما تزانين أوان كن يوجيان كرديا كو زكاتيان دايا مثل بو نمنا لبرو ما أقاداري ما بيني كاتا نابد بالشرع لبو إما أو بشيكم بشد ومين الأحكام التي ذكرت في القرآن أو السنة وهذه ثلاثة أنواع أو حكمانيك لقرآن والسنة باسكراوا بلام أوانش دبيت بسيبش بشيكم الأحكام التي نسخت في شريعتنا عندك حكم هي بدق لشريعتي ما نسخ كرايا وهذه ليست شرعا لنا أيضا بالاتفاق بون من البيغمبر عليه الصلاة والسلام دفرمي وأحلت لي الغنائم ولم تحل لأحد قبلي غنيمة كالغزاية أو بايرانان أو مالاني لكافر وردقري بشر أو بلي غنيمة أو غنيمة دلبو إما حلال كرا خواهي يوربو إما حلال كرد بنص القرآن بلام لبو أمتكاني بيشي أمتي بيغمبر عليه الصلاة والسلام حلال نبو كواتا اما بابلين بيروي او ايوان بكين نابي او قلتمان بالاتفاق لا اعتبر شرعا لنا بو شريعتي اما نسخي كردية او حالتي كم حالتي دوام الاحكام التي اقرت في شريعتنا
هەندێکی دی بالعکس عکسی یەکەمەکە ئەوەی لە سەردەمی ئەوانە بوو شەریعەتی ئێمە هات گوتی ئەوە بۆ ئەوەش کێشەمان نییە لەو حالەتەش بۆ وهذه من جملة شرع لنا أو دبيت بالشريعة لبو إيما القرآن دلي يعني حديث دلي أو بو إيوا شر كل رجو يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون الروجي ما لسر إيوا واجب كرد هر وكود سون لسر أمتكاني بيشتريش واجب بو أوش طبعا هيش الشمالينية باتفاق أوش دبيت شرع بو إيما أدي كامي كشيا بشي السيامين لبشي دوام الأحكام التي قصها الله تعالى علينا في القرآن الكريم أو ذكرت على لسان الرسول صلى الله عليه وسلم من غير إنكار ولا إقرار لها أو حكماني كباسكرا لقرآن بلام نلا قرآن قوترايا أو بو إيوش زيب كان نقوترايش زيب زينكن لحديثيان نقوترا زيب كان نقوترا زيب زينكن سەرگۆترایە قەدیم ئەوە واجب بوو لەسەر جوولەکان ئەوە لەسەر مەسیحیەکان واجب بوو ئەوە حەرام بوو لەسەریان ئایا ئەگەر وا بلێت ئەوە دەبێت بە شەرع لە بۆ ئێمەیاننا لێرە خلاف لە نێوان زانایان دروست بوو هەندە گوتیان باشە بێ حکمت نییە لە قورئانی ئێمە باس کرایە ئەگەر باس کرایە نیشانەی گۆشت جێبەجێ بکەن هەندێکیش دەڵێن نا ئەوە لە بۆ عیبرەت باس کرایە یعنی فەرموون ئەو ئومەتەکانی پێشینگۆ أو هابو وضعيات بلام لبو أيوة إيش باز نكرا حكمكي كواتا لي دقرين يعني كوابي أو دو بوتسونايا بوتسونية كمين مثل بونو من آياتي قصاص درباري يهود خايورت لفرمي وكتبنا عليهم نا عليكم فيها أن النفس بالنفس والعين بالعين والأنف بالأنف والأذن بالأذن والسن بالسن والجروح قصاص فمن تصدق به فهو كفارة له ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون آية أو آياتا مجدبي أو هاد زيب كين ينا طبعا أود بوت سنة جمهور حنفية كانوا ماليش كانوا عندك للشافعية كانوا الروايات لا إمام أحمد الراجح لمذهبي أو دليل أن ما صح من شرع من قبلنا يكون شرعا لنا أوي كالراز بي لشرع بيش إما دبيت بشرع لبو إمش كاتا دبي مزيب كين بلان برانبر أو قول الراجح مذهبي الشافعي وأشعري كان معتزلة كان والشيعة كان دليل شرع بيش إما نابل شرع بو إما أوا برزان يعني للروي فقيه و خلافك دروز دكا يعني استاجر تمشاب كين أجر مسيحيك مسلمانك يبكجي يعني مسلمانك مسيحيك يبكجي أو مسلمانة بمسيحية كيدا كجرته ويانا أجر آفرتك بياوش يبكجي أو بياوا بو أو آفرتك طبعا آفرت بيكجي أو دياره هم دلين ده كجرته أجر بياو آفرتي كشت أو بياوا برامبر بآفرتك ده كجرته وياخدنا طبعا أوا خلافة لنوان زانيان لما زبي إمام الشافعي دلين نخير لو تشوك دلين مسألة لا أوان دلين مسيحي أوا أنقصترا لبر أوا صار الروي ديني خواي بالورديار نارا أو لس ديني خواي ورد الراد يعني مثلا عبدك بحرة شبكجي باعتباره عبدا وكبلين ناقصتان ترى تا وكشيء تا أو حرة لبروا أو حرة أو عبدي كشت عقوبي دي هي جزاي دستين دي دستين بلام ناقات أو درجة سيلة وربقرين بكجنو لو تشكد لو أنقصتره أدي أو آياتا دلو آياتا شرع من قبلنا أمن إيش بشرع من قبلنا نه لا حنفية كان دلين نخير بشرع من قبلنا جبي أخوة يورا فرميتي أن النفس بالنفس أو النفس أوش نفسه كوابي ما دام بعمدان كشتيتي أو دبي بكجرته ولا زيادة طبعا أو خلافة بوش شوازا لنوان هوردو مذهبان درزبوا يعني بتايبتي مذهبي الشافعي لقد مذهبي حنفية كان أرسل قول الراجح وبقوتك بالراس الرأي جمهورة كزياتر دلين مثل بالي دكجرته وأنش طبعا هو شرع من قبلنا زور بابته مثل ذكر استا ما ريب كريت بمنفعات أوان دليل شرع من قبلنا دليل بالي موسى عليه السلام نقول من مثل
چەند ساڵ شوانی لە بۆ دەکەم بەرامبەرەوەش تو کوسێ خۆم بدەیت ئەوە منفعەتەکە دروستە بکرێت باویتر ئەلمیم هەر شتێکەوە لە قورئان باس کرابی تەواو یعنی زیاتر دەبی ئێمە مادام باس کرایە حکم یەکە شەرعی بتوان لێ دەربینین لێ دەردەین و ئەوە جێگای ئەوەیە ببێت بە شەرع لە بۆ ئێمەش ئەوە شەرعی جمهوری عولەمانە بە خلافی شافعیەکان لە قەول ڕاجح لەلای ئەوان بینە سەرچاوە 11 و کۆتایی بە ناونیشانی ئەلئیستیسحاب الاستصحاب طبعا للروي زبانه ولا مصاحبه هاتيه مصاحبه هروكو صاحبي يعني يكشتي شي لقال خوي رابي شي لقال خوي بيني بيدري مصاحبه ادي للروي اصوليه ومعنى استصحاب هو الحكم بثبوت امر او نفيه في الزمان الحاضر او المستقبل بناء على ثبوته او عدمه في الزمن الماضي لعدم قيام الدليل على تغيره. طبعا استصحاب أربع علمي جنابتان آخر مداري فتوى لبرو آخر سرتاوش بلام سبحان الله لزور بي سرتاوى كان زياتر بكارتي يعني دتوانا بلهم لا حرب بابتك كوا دليل بلغي لسنبي كزور بابتك بلغو دليل لسنية لو أنا استصحاب بكار بيني لبوتسي لبو أوش الشكيت سارة سربكي نمونا قل استصحاب بيني بو يبزانين ببس ليرتسيا ئێستا کێشەک لە نێوان دوو دراوسەیان دروست بوو لەسەر ئەوەی جۆگەک بە نێوان مالیاندا دەڕۆیشت بەڵام مەترێک لە مالێک نێزیکتر بوو لە مالەکەی دیکە ئەوەی لە مالەکەی نێزیک بۆتی بابە مالێمە و مالێنگۆ ئەوە کۆلانە لە نێوان هەردوو لامانە حەق وایە ئەو جۆگەیە بەناو ڕاستەکە بڕوە بۆ مەترێک لە مالێ من نێزیک بی ئەوتریش دەلێ بابە خۆ من تو کاتی ئەو خانێما کڕی یان دروست ماگەت ئەو جۆگە هەروانە بوو دەلێ بە جا دەلێ ئەوە دەلێ دەبی بیخنە ناوەڕاست ئەوەش دەلێ وەکو خۆی دەبی بینەوە لە حەقاری ئەوانەی چبنە حەقاری خاسن چبنە دەشتێ جاری وا دەبی ڕێکەیە ڕێکە هات سەوتەوتەوە عەردی پیاوەیەکی کردتە دوولەت ئەو پیاوە دەلێ بابە ئەو ڕێگایە لۆ ڕاز نەکەی ئەسڵ وایە بڕات لۆ ئەو ڕێگای بەناو دەغڵێ مندا بێ ئەوی دیش دەلێ ئەخرەوە لە قەدیمەوە هەروە بوو ئێستا کامیان ڕاز دەکەن تێدە لای تۆ وەکو قازی و فتوا بدەن نە ئاەت لەسەرە نە حەدیث لەسەرە نە ئیجماع لەسەرە نە عورفە نە ئەو بابەتە باز دەکرا نە شەرع ما قەبلەنایە نە قەولی سەحابیەوە نییە هیچ نییە لێرە چ دەلێت زانایان ئەو سەرچاوەیان دانایە دەلێن هو الحكم بثبوت أمر أو نفيه في الزمان الحاضر أو المستقبل بناء على ثبوته أو عدمه في الزمن الماضي لعدم قيام الدليل على تغيره تين دليل برام بابين السر قديم قديم شون بوا والله دليل قديم هر وابو أو زوجيا بخواري هاتيا لما لما نيزيكترا مش دليل كاكا القاعدة دانرا دليل الأمر ما كان على ما كان حتى يثبت خلافه كواتا قديم كبوة اما او قديمه هات استصحاب او الراد شيشين بو اسا اذا لا نبلين اريباش ما وصلوا او مخالفانيه نا مخالفانيه زين لو مخالفانيه شي بلي كاتي خوي او دو خاون خانيه باتفاق ببارا او بياو غوتي بابا مبج مالي خو معنا من مثلا شتي لي دادن ام بي استم بو مثلا 3 متر بو شايبي اوش قلت بابا اخ او زوجي لو لما لما نزيت تبدي بابا لم قبول بك وفر دينار مداتو ايوانيه اگرنا لو قديم قبولي كرديه لو هاتيه لو بو شوازه دبيشتك هبوبي لبروا اما دلين قديم سوم بوا استاش هرواد طبعا زور بابتي فقيله سر او اداره ري استو مثل بلن بونو منا يكتد جنك ديني تدليت كاكا والله أوا كز نبو جنبو زاوايا كدلي إما تدلين دلين أصلي أوش سبو جن كذبوا عن جنبو أصلكي كذبوا كواتاك ساتيك رادا شيشين لو إيرا كواتاك ساتو رازناك أدي بابا وابو أخر ورا بالقيمين يعني كواتا أويدت واني قانوني استصحاب الشيني إلا بالقيا بالقيا نبو قديم سومبو هروايا ئەستا تو دەستنوێژت پێشتر هەبووە نازانین دەستنوێژت شکایە دەستنوێژت نەشکایە ئێستا مەدەلێن ئەوەی بەبیرت تێتەوە چ بوو دەی وەڵا ئەوەی ببیرم تێتەوە دەستنوێژم هەبوو
بەڵام گومانمەیە شکایە نەشکایە دەڵێن مادام بەبیرت تێتەوە دەستنوێژ دەبوو ئەو دەستنوێژە ڕابشێشە لە ئێرە ئیلا مەگەر بە بەڵگەی بە قووەت بەبیرت بێتەوە شکایە باشە یان بینە ئیستصحاب چۆن ئیشێ دەکات ئەو جارەی مەسەل یەک تێت عەکسەکەی دەرێت دەڵێ وەڵام بەبیرم تێت چوومە ئاو دەستێ بەڵام نازانم دەستنوێژم ساندەوە دوای یاخودنا دەڵێ ئەوەی چوتی ئاودەستی ئەوە یەقینە کەواتە ئەوەیە قەدیمە ئەو قەدیمە ڕادەشیشن و ئێستا دەستنوێژن نییە يعني حر نییە قانونی ئیستصحاب زۆر کێشەمان لۆ حەل دەکات يعني حتا دەست لە قەزایە مەدەنی لە کڕین و فرۆشتن لە ئەوی تەرەگە هیچ بەڵگە و دەلیل نەبوو تەواو دەڵێن ئەوە ئەسڵەکەی وایە ئەوە دەلێت مەسەل کاکە ئەو جایە بخۆین یان نا دروستە دروست نییە کەس نازانین ئەو جایە چییە دەڵێن بانجی پلە حەیشێ بکەن ئەرێ پلە حەیشێ و ژیا لە مەنتیقی بووە ئەنگۆ چستان وەڵا کوڕم لەوەتی قەدیم هەتا خۆنگە لە خۆش بوو دەڵێن کا بخۆن هەتا ئێستش ڕایشەشنتەوە مادامیتی مشکلە نەبوو ئیلا مەگەر ئەو جارەی دەلیلێکی بەقووەت بێ بڵێ ئەو جایە تووشی ئەو مەڕەدەت دەکا ئەوە دەڵێن بابە بۆ بەڵگەیکی بەقووەت ئیستصحاب لەبەرەوە بەڵگەیکی بەقووەت نییە لای دەبین بەڵام ئەگەر نەبوو ئەو بە قانونی ئیستصحاب ڕادەکێشین ئەوە واسەحەوە نییە یەک دەڵێ کاکە وەڵام من ئەو باڵندەم فرۆشیدەیت و ئەو باڵندەی من مەسەل ڕاوکەرە ئێمە دەڵێن کاکە ڕاوکەر مەقسەدی لێ یعنی بەجێی تو دەکا ئەگەر ناخۆ هەموو لۆ خۆی دەسی لۆ شتێکی بخوادوە نییە ئەمە دەڵێن ڕاوکەر ئەوەی تو بڵێەوە ڕاوەستە بڕۆ ئەو شتەم لۆ بگرە ئێمە دەڵێن ئەسڵ لێ ئەوەیە هیچ شت لە ڕاوکەر نەبی بە تعلیم فێر دەبیەوە ئێکەواتە ئەسڵەکە ڕاوکەر نییە ئەگەر دەلێ هەوا وەرە لە بووم ئیسبات بکە ئیسبات نەکەی ئەوە بڕیاری ئەوەی لەسەر دەدەین ڕاوکەر نەبووە یعنی هەموو شتێک بەو شێوازەی ئێمە خۆمان دەیهینەوە باشە برایان ئایا دەبتە حوجە نابتە حوجە خلافەکە لە نێوان حەنەفیەکان هەمویان دەڵێن دەبتە حوجە بەس حەنەفیەکان لە یەک شت خلافەشانەیە لەگەڵ جمهور دەڵێن حوجەیە لە بۆ ئیثبات و لە بۆ نەفی حەنەفیەکان دەڵێن حوجەیە لە بۆ ئیثبات و لە بۆ دەفعیش حەنەفیەکان دەڵێن حوجەیە لە بۆ دەفع بەڵام حوجە نییە لە بۆ ئیثبات مەقسەدی چییە ئیثبات و دیبا نمونەکتان لۆ بینین بە نمونەکە حالی دەبن ئێستا نەفەرێک لەناومە زیندی بوو دوای ئەوە بزر بوو ڕۆیشت ئەوە پێی دەگوترێت لە مستەڵاحی خۆمان مەفقود وە نییە ئایا ئەو مەفقودە ئێستا زیندیان مردیە ها نا بە قانونی ئیستصحاب زیندیە بۆ کە لە لای ئێمە ڕۆیشت بە زیندی دیچوو ئێمە هەتا کەس نەڵێ وەڵا بینیم کوژرایە مردیان بە خاکمە سپارد هەر زیندیە بنە قانونی ئیستصحاب چۆن ئیش دەکات دێ باش ئێستا گە زیندی بی کوڕی بمرینی میراتی دەبی لۆ دانینیان نا ئێوانیە ئایا دەبی ژنی مێردی بکاتەوە نەخێر ئایا دەبی میراتی دابەش بکەین نەخێر باعتیبار زیندیە لێرە کەوابی دوو شتی لە بۆ دەکات جمهور دەلێت لەلایەکەوە حوجەیە لە بۆ ئیثبات ئیثبات یعنی کوڕی مرد ئەوە تێن میراتی لە بۆ ئیش دادەنین حسەک باعتیبار بابیتی اینجا لە عینی کاتە ئەوە شتمان لە بۆی هینە شتێ خراپیش لەسەری دەفع دەدەین نالین ژنی مێردی بکاتەوە ئەوە دەفعی زەرەرمان لەسەری کردووە نییە میراتی دابەش ناکەین ئەوە دەفعی زیانمان لەسەری لابرد حەنەفیەکان دەلێن لە بۆ لابردنی زیان منیش لەگەن گۆمە بەس لە بۆ جێبەجێکردنی حەق لە بۆی من لەگەن گۆ نیمە بەو شێوازەی قسەک وردا حەنەفیەکان دەزان لە بەڕێزان تەمەشاکەن چۆن چتە ناو بابەتەکەی ئەوە طبعا ئەوانە ئەوەندە مێشیان دەگوشنە دەزەلاندە بابەتان دەلێت باشە ئەسەنگۆ گۆتان ئەو پیاوە زیندیە من لەگەن گۆمە با منیش لەگەڵ ئەوەندەی لەگەن گۆمە با میراتی دابەش نەکەین با ژنی مێردی نەکاتەوە بەڵام ئەنگۆ دەلێن ئەگەر کوڕی مرد با میراتی بدەینێ باشە میراتماندایە دوای ئەو میراتەی چێ دەبا بڵێن بۆ نمە خێزانی دەبا مندا لە کچکەکان دەبن سەرف دەکەن لە بۆ خوان بەشی مێردیانەوە نییە لەمان سەرف دەکەن ئەوە خوڕا ئەوە ڕۆیشت گریمە پاشی 10 ساڵی دی خەبەرێک هات لە بۆمان خەبەر تیکاکە ئەو کوڕەت ساڵێک مرد مان دەلێ 2015 مرد ئەو پیاوەکەی مەفقودە 2010 خەبەرێکمان لە بۆە دەلێ وەڵڵای ئەو پیاوە لە 2011 مردیە
باش ئەگەر ئەو پیاوە لە 2011 مردی دەبی چێ میراتی لە کێ ببە؟ دەبی کوڕەکە لە بابی ببە. کەچیمە میراتەی کێماندا کێ؟ میراتێ کوڕەکەماندا بابی. ئێمە کەوا دەبی ئەو جارەی چ بکەینەوە؟ دەبی ئەو جارەی ئەو پارەی دەدرایتە بابی لێی بستەینەوە، بەڵکو بیلعکس دەبی هەندە پارەی دیش بدات لە بۆ چیە؟ ئەلەوم دالێ ئەو کوڕەش باش ئەو پارەی لێکێ بین. ئەوە ڕۆیشتیە. جا دەلێ ئەوە نابی. دەلێ ئێمە چ دەکەین؟ دەلێن مشکلە نییە میراتی دەبا بەس پارەکەی نادەینە دەست کەس. هەڵگیرین. هاتا لە بۆمان تەحقیق ببی. ئەگەر ئەوە زندی بوو فعلەن هاتەوە ئەو پارەکە یە خۆی توی تەسلیمی ئەو دەکەینەوە لە خۆی لە شێ سەرف دەکە. ئەگەر پێشی کوڕەکە مردبوو باشە ئەوە لەو حالەتەی ئەو پارەمان وا لە دەستە. سەرفمان نەکرد یە پارەکەی دەتوانی بدەینەوە منداڵەکانی چێ؟ منداڵەکانی ئەوی تر. ئەجەوە بابەتێکی دیکەیە. ئەلمێن جارێک بڕیاردان لەسەر ئەوەیە ئایا مردیان نەمردیە، دوای ئایا کەی دەڵێن مردیە، ئەوە بابەتێکی دیکە ئوسولی قسان لەسەر کردیە. ئێمە کەی دەڵێن مەفقود مردیە، بڕیاری مردن لەسەر بدەین. تەمان دوو جۆرە حکممان هەیە، حکمی حەقیقیمان هەیە، ئەوە با بڵێم ینی حکمێکی با بڵێم ئەوە بەسابتە، حکمێکی دیکە قەزائیمان هەیە. یعنی جاری وا دەبی بڵێم بۆ نمونە ئێمە ئەوە مەفقود بینەوە چەند ساڵە، یان حەقیقیەکە ئەوەیە بڵێن بینیتمان و مردیە یان زندیە، ئەگەر بلی بیتمان زندیە سزنە لە فلان جێگایە ئەوە دیارە وازەحە. ئەگەر هیچ دیار نەبوو ئەو جارەی دەعوا سەجل دەکرێت لە لای قازی. قازی تێت بە پێی عەقڵی خۆی تەمان هەیە دەیدانایە هەندێک لە زانایان هەیە گۆتی تێ حەتا ئاخر کەس عمری چەند بی 120 ساڵە چەندە، هەیە گۆتی 6-70 ساڵ لەو حەدیثەیە نێوان 6 تا 70 عمری ئومەتی من هەیە بە شێوازێکی دی باسی کردیە. بەڵام بە قووەترین ڕەئی ئەو ڕەیەیە لە نێوان فوقاهایان دەڵێن ئەوە لە سەلاحیەتی قازیە. قازی تێ هەر حکمێک فتوای جیایە لەگە ئەوی تر. مەسەل بۆ نمونە لەوانەیە یەکێک مەفقود بیە لە ناو شەڕێک مەگەر بالندەش لێ ڕزگار بووبی، یعنی هەر هەمووی فەوتان، یعنی شەڕەکە ئەوها بوو جێگایەکە وەزعەکەوا بوو، لەوانەیە ئەوە بڕیار بدە هەبڵێ بە سالە زەمانە کوتەوە. شەڕێکی دیکە هەیە لەوانەیە بەو شێوازە نەبی بڵێ وەڵام ئەمە لەبەر چایە خۆمان بینی ئەو مەجموعە نەفەرە سواری کەشتێک بۆ ڕۆیشت و نازەن شێوز، لەوانەیە وەلایانی سەلامەتی زۆرتر هەبی. یعنی جا دەلێ لەو کاتی ئەو قازیە خۆی بڕیار دەدا، یعنی ئایا مردیان نەمردیە دەمێتەوە یەک کێشە هەیە لە بۆ قەزی خێزان، ئەگەر نا لە بۆ مەسەلەی میرات دابەشکردنەوە و شتانە کێشە نابی زۆر. ئەگەر قازی بڕیاری نەدا ئەو کات دەتوانێت فتوا ئەوەکەی چیدی وەرگری مەسەل ژنەکە من بۆ نمونە تەحەمولی مەسەل ئەوە ناکەم بێ مێردی یان مەسەل نەفەقەم کەس ناکێشی ئێوەکە نەبی لێرە، ئەوە دەتوانێت تەفریقی قەزایی بکە لە نێوانیان نەک بە ناوی مردن. چونکە تۆ ئێستا حتا ئەگە زندیش بی یەک مێردی چی بێ خارج مەسروفێ خێزانی خۆی نەکێشی ژنە دەتوانی بدێ مەسەر کاکە ئەوە تەفریق بالعسار پێی دەگوترێ، ئەوە پارەی نییە یان نامداتێ ئێدێتەوە دووسێ جە خەبەری لەبۆ دەنێری وەگە جوابی نەبوو ئێدەڵێ خۆ ئەوە نابی بمری لە برسان یەکسەر تەفریقی دەکا قازی. هەندە حالەتی وا هەیە ئەوە لەو کاتی دەبتە حالەتی تەفریق ئەو مەوزوعێکی دیکەیە، بەڵام ئەوەی ما باز دەکەین لە ڕووی ئوسولیە و دوشتەیە. باشە بەڕێزان بین مبتونية على الاستصحاب من قواعد ومبادئ عامة. هذا قواعد جوان لسر الاستصحاب دام ازرايك لوان الأصل في الأشياء الإباحة، أصل لشدبون حلال بونا أواني أنا ما ودلنا بلا حيشة، ولا الأصل في الأشياء الإباحة نقولش دخون حلال ادي على باب الرؤية انتو خلاص. إذا في المطعومات العقود المعاملات يعني لزوربة أو شتانا إلى قد دقل السربي دواء أو الأصل بقاء ما كان على ما كان حتى يثبت خلافه. أصل لشد معنوي وخويتي هاتا بيت سوانكي إثبات بي ما ثبت بدليل يبقى على حاله حتى يثبت خلافه. ثابت بو بدليل تسياو دستي دزنيو جدني هسا استا إلا ما قرب لي خمسان دم يعني دو كذب بيني من دزنيو جسان أويا. الأصل بقاء النكاح الثابت بالعقد. يقدر أو جدنا زين طلاق درايانا ده كاكن ما يركرا الأصل إذا ما دام ما يركرا أصلي ما يركرنك طلاق دراية أو أبو شتشي بابلم خلاف.
الأصل براءة الذمة استوجب حقوقي مدني يعني قضية جنايات أو شتاء يقدر يشكال لك يقدر كذا لا أو ده بارا قرداري منه لا قانون دلين الشك يفسر لمصلحة المتهم طبعا أقول الشرع والجيرة قمان لمصلحتي شيء داري متهم تاوان بارك له شكو بقانون استصحاب تاوان بارنية الأصل براءة الذمة أتو أسد لي بارمي بردية دبي بي إثبات كي لبوما إثبات النبي خلاص أو بردبي اليقين لا يزول بالشك طبعا أو كان يقينا أو قديم استأويت ادعاء ذاك الشك كاتا يقينيش بالشك نار لبرو فمن توضأ ثم شك في الانتقاض بقي على وضوئه والعكس بالعكس ثوانية باشا باب سنا بابتي سيمش او ماوي كزياتر ما لدسمان ان شاء الله بلكو لو مدة الزمني لو تاندان راح حول بدين خلاص بكين يان اگر بيتان باشا لسري موضوع الرابوسين باوي هداش جنبن او ان شاء الله قيش نسر بابتي سيم يعني موضوع سيم لعلم اصول فقه بحول قوتي خوي هيدغار او الى درسي دا تباز ذكين واخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى اله واصحابه اجمعين